سەبارەت بە هەڵوێست و سیاسەتی ئەمریکا بۆ شەڕی ئیسرائیل و حەماس لە ویلایەتی تێنسی ئەمریکاوە سام براونباک باڵێزی پێشووی ئەمریکا بۆ ئازادی ئاین لەگەڵمانە. بەڕێز براونباک سڵاوتان لەبێتۆم کاتتان باش. هێژای سامگەلێک بخێراتنە کوردستان 24 سیونە ڕۆژە شار بەردەوامە دناوبەرە تەفگەرە حەماس و ئیسرائیل بە تایبەتی ئیسرائیلی هێرشێن خوێن زەمینی و ئاسمانی لەسەر کەرتە غازای گەلک تۆندکردنە بەحسەوەیەکی تێتەکردن و دنێزیکدا مستەشفایا شیفاژی بتەمامی بهێتە ئارمانجکردن ژالی ئیسرائیلێ و ئەمریکاژی هوشداریە ددا زێدەتر تێکچوونە ڕەوشێ و بتایبەتی داخاژ ئیسرائیلێت کە پابەندی یاساین شار ببن ئەگە بڤی دەستورداری بچیتن و بڤی ڕەنگی ئیسرائیل بەردەوام بیتن ji bordûmanên xwe yên heremekî ji neparastina sivîlan bi re'ya te îmkan tê de Amerîka helwîstê xwe yê piştgiriyê ji bo İsraîlê biguherît? من پێم وانە ئەمریکا سیاسەتی خۆی بەرامبەر ئیسرائیل بگۆڕێت. ئەمریکا نایەوێت خەڵکی سڤیل ئازاری پێ بکە لەم ململانەیەدا و ئێمەش بە هەمان شێوە دژی ئەوەین کە ئێران دەیکا وە پشتیوانی لە حەماس و حیزب الله ئەکات ئەوانە ڕێکخراوی تیرۆریستین و پۆلێن کراون وەکو ڕێکخراوی تیرۆریستی. بۆیە من هیوادارم کە ئەم ململانەیە چارەسەر بێ بە زووترین کات و حەماس ڕێکخراوێکی تیرۆریستیە و لە غەزە نەمێنێ خەڵکی سڤیلیش بپارێزرێن. بەڵێ بەڕێز براونباک زۆر باس لەسەر چارەسەر دەکرێت دەوترێت چارەسەری ئەم دۆخە و ململانەی نێوان حەماس و ئیسرائیل چارەسەری دوو دەوڵەتی فەڵەستین و ئیسرائیلە کە دانیان پێدا بنرێت. بەڵام پێتان وایە دەوڵەتی فەڵەستین گرفتەکە ئەوەیە کە ئایا ئیسرائیل دانی پێدانێ یاخود نا یان گرفتەکە حەماسە؟ من پێم وایە کێشەکە حەماسە. تۆ ڕێکخراوێکی تیرۆریستیت هەیە کە بەردەوام موشک ئاراستەی ئیسرائیل دەکا کە وڵاتێکی دیموکراسیە و ئەمە هێرشی کردە سەر ئیسرائیل و زیاتر لە 1000 کەسی کوشت زۆر بە شێوەیەکی دڕندانە و ئەمە بۆ ئیسرائیل شتێکی زۆر شۆکهێنەر بوو و چۆن ئەکرێت و بینیتە پێشچاوت حەماس و ئیسرائیل پێکەوە بژین واتە غەزە کۆنتڕۆڵ بکە. بۆیە ئێستا هیوادارم بەڕاستی کە خەڵکی لە غەزە وچنە شوێنێک کە بتوانن بە ئازادی بژین و بەڕێزەوە مامەڵیان لەگەڵدا بکرێ بە کەرامەتەوە مامەڵیان لەگەڵدا بکرێت بەڵام دەبێ حەماسی تیرۆریست نەمێنێ باشە و چونکە سەرکردایەتی ئێران پارە ئەداتە ئەم ڕێکخراوە. باشە هێژای سام ئەمریکات بێژیتن غەزە خەکە فەڵەستینەیە divêk û Falastînî biryarê bidin kadekî Xeza birêvet bet piştî nemane Hemas. Lê pêşî çend roja Binyamîn Netanyahu got bi hîç rengekî ew qebîl nakin ku desthilateke sivîl jî Xezayê birêve betin ew dê bixwe biryarê den kadekî Xezayê rêve bet. Yani ev têwê wateyê ku nakokî di navbera İsraîl û Amerîkayê jî hene li ser awayê birêvebirina kertê Xezayê piştî tunekirina Hemas. من ناتوانم وا بڵێم بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ئامانجی ئێمە بۆ دامەزراوە دیموکراسیەکانە و مافی مرۆڤە بۆ ئازادی ئاینیە بۆ هەموو کەسێک لە هەموو دۆخێکدا و لە هەموو کاتێکدا. بۆیە ئەمە پرەنسیپی بنەڕەتین بۆ ئەمریکا و دەیەوێت بیان پارێزێ و لە هەموو جیهان بەدیان بێنێ ئەنجا غەزە بێت هەر شوێنێکی دیکە. بەڵێ لە چاو وڵاتانی نێودەوڵەتی لە پاڵپشتیەکانی بۆ ئیسرائیل و لە بەرامبەردا ئەگەر بگەڕێنەوە بۆ جەنگی رووسیا و ئۆکرانیا باسوخواسەکان لێرە جیاوازن دەوترێت کە هێندە فشار خرایە سەری رووسیا کە هێرشی کردە سەر ئۆکرانیا لە بەرامبەر ئەمەدا هیچ بەرامبەر ئیسرائیل ناوترێ کەچی لە غەزە ئاکات.
Well, Israel was attacked. ئیسرائیل هێرشی کرایە سەر Things were being left alone pretty much. و And Gaza was تا ڕادەیەک بە تەنیا بەجێهێڵرا و ڕێکخراوێکی تیرۆریستی لە غەزە دەسەڵاتی هەیە و ڕێکخراوێکی تیرۆریستی ئێریشی کردوتە سەر وڵاتێکی خاوەن سەروەری و سیادە و دیموکراسی بۆیە بەڵام رووسیا شکارێکی خراپی کردووە واتە بە هەمان شێوە ئۆکرانیا وەڵامی دایە و ئێستش ئیسرائیل وەڵامەداتەوە. هێژای سام تو دزانی ژە هەفتەی مەهەیە حتا ڕۆژە ئەڤروکیا زیاتر ژێ چل جاران هێرشی هێزن هەفپەیمانان و ئەمریکا لە عێراق و سووریا هاتیەکردن ژالیە مقاومەیە ئیسلامیە عێراقی هەمبەردە ئەمریکا 4-5 جاران بەرسەواواندا لەسەر ئاخا سووریا حتا کەنگی ئەمریکا بەوی ڕەنگێ ترسنووکانە دەهێتە پێش ئایا بگوهارتنە ئیدارەیە بە هەڵبژارتنێن داهاتی ممکنە هەڵویستە ئەمریکای دەرحەقی ئیرانێ و ئەو گروپێن ئەو پشتگیریاوان کە بهێتە گوهارتن؟ من پێم وایە ئەم ئیدارەیە و ئیدارەی پێشوو سزای تونتری خست بووە سەر ئێران کە نزیکترینیشیان پێم وایە بێ 6 ملیار دۆلار بوو و ئەم پارەی ڕاگرت و هەناردەی نەوتی سنووردار کرد بۆیە من پێم وایە ئەم ئیدارەیەش سزای خستوتە سەر ئێران و زیاتریشی دەکا کە ئەمە رووسیا و ئێران و چین شێوە هاوپەیمانیەکان هەیە بۆ ڕوبڕبوونەوەی ڕۆژئاوا دیموکراسی و لە هەموو جیهان بۆیە من پێم وایە هەر ئیدارەیەکیش بێت ڕوبڕووی ئەم هێزانە دەبێتەوە. بەڵێ بەڕێز براون باک لە دوای جەنگی ئیسرائیل و حەماس کە بێگومان کۆتاییەکەی دیانە بۆ پێکە ئیسرائیل ئەڵێ تا لە ناوبردنی کۆتایی حەماس ئەوان بەردەوامە بن لە جەنگ لە دوای ئەم جەنگە ئەمریکا پێداچوونەوە بە سیاسەتی خۆیەکە لە ناوچەکە وایە هەڵوێست و بەشداریەکانی یاخود باڵین هەڵوێستی بەرامبەر بە هاوپەیمانەکانی لەم ناوچەیە چۆنە بێت؟ هیوادارم ئەو گۆڕانکاری کە دەکرێت بەرامبەر ئێران بێ واتە ئێمە تونتر بین و هیوادارم ئەم ئیدارەیە تونتر بێ بەرامبەر بە سەرکردایەتی ئێران. ئێمە ڕێز لە خەڵکی ئێران دەگرین ڕێز لە کۆمەڵگەی ئێرانی دەگرین بەڵام ئەم سیاسەتی کە مەلاکان هەیەە ئایەتوڵڵاکان هەیەە هاوکاریکردنی تیرۆریستە لە هەموو جیهان بۆیە هیوادارم ئەو گۆڕانکاری ئەگەر بکرێت بەرامبەر بە سەرکردایەتی و سیاسەتی ئێران بێت لە ناوچەکە بێت کە من دڵنیام خەڵکی ئێرانیش لەگەڵم سیاسەتە نییە. هێژای سام تو بالیوزێ پێشتری ئەمریکاوی بوو ئازادیا ئاینیا ناودەوڵەتی برایەتە ئەگەر هات و ئەف هێرشێن هەنێ بەرفرە بوون ئەف شەڕێ هەنێ بەرفرە بوو و هێرشێکی هەفاوای داعشێ لەسەر هەرێما کوردستانی بهێتە کردن دە چارچوبە عێراقا فیدرال ئایا ئەمریکا ئامادەیە پارێزگاریە لە هەڤڵبەندێن خوێن کورد بکە؟ ئێمە زۆرمان کردووە لە عێراق و زۆریشمان بۆ کورد کردووە و پێم وابێ بە دڵنیاییەوە وەڵامی ئەمریکا دەبێت لەو حاڵتە کە تۆ باسیەکەی بەڵام ئەوەسێتە سەر ئەوەی کە کورد چەند بەرگری لە خۆی دەکات چەندە بەرگری لە وڵاتەکەی خاکەکەی کۆمەلگاکەی بەهاکانی دەکات بۆیە من بینیومە کە کورد چی کردووە لە ڕابردوو چۆن کوردستانی پاراستوە بۆیە هیوای من ئەوەیە کە ئەمریکا بەردەوام بێ لەم پاڵپشتی بەرامبەر بە خەڵک گەلی کورد بۆی کە بەڕاستی کۆمەلگایەکی گشتگیر و فرەپێک هاتەی هەبێ و بەردەوام بێ. باشە هێژای سام دکیوانێ پرسا منە پێشتردا دخوازم بەردەوامیە بدەمێ گەلک جاران لەسەر ئاستێ ناودەوڵەتی و شرۆڤەکارێن سیاسی دبێژن ئەمریکا نەدووستێ بەردەوامە دووستێ نیڤاڕەیە هەرتم هەواڵێن خۆ بجه دەهێلیتن هەواڵێ مەسلحەتەیە نەوەکی ڕوسیایە هین چ دبێژن بووێ یعنی برانگێکی تێتە بەحەزکردن و کورد زێدە باریە خوب ئەمریکای نەینن یانژی هەمی هێکێت خۆ نەهاوێنە ناو سەباتە ئەمریکایە ئایا ئەوە ڕاستە؟
I don't think that is right. نەخێر من پێم وانێ ئەمە ڕاست بێ پێم وابێ ئەوەی کە کردومانە لە ئەفغانستان و کشانەوەمان لەوێ بەو شێوازەی کە کردومانە زۆر خراپ بوو جوڵەیەکی خراپی ئەمریکا بوو One we shouldn't have done. و نەدەبوو شتی وا بکەین کاتێک کە چوونە ناو ئەفغانستان بۆی کە وەک وڵاتێکی سەربەخۆ و دیموکرات یارمەتی بدەین تاالبان لە ناو بین و سەرکردایەتی تاالبان نەهێڵین بەڵام جارێکی دیکە گەڕانەوە I think the United بۆیە من پێم وایە ئەمریکا بەردەوام دەبێ لە بەرگریکردن لە دیموکراسی و کەرامەتی مرۆڤ و ئازادی ئاینی و لەوانەیە لە شوێنی جیاواز بە شێوازی جیاواز ئەم هاوکاری و بەرگریە بکە بەڵام ئێمە بەردەوام دەبین لەم بەهایانە لەم پاراستیانە و لە بەرگریکردن لەم پرەنسیپانەی کە ئێمە بەلامانەوە پیرۆزن و بۆ هەر کەسێک بێت کە دۆستی ئێمە بێ بەڵێ بەڕێز براونباک لە ساڵی 2005 ئیسرائیل و کۆڵێن لە ڕووداوێکی مێژوویە لە دوای ساڵی 1948ەوە کاتێک لە شوێنە بوو بێت و لە خاکێ بوو بێت نەکشاوەوە بەڵام لە ساڵی 2005 غەزەی بەجێ هێشت لەوێ کشایەوە دوایەوە تر چەند جارێک ئۆپراسیۆنی ئەنجامدایەوە و لێوە هێرشی کرایە سەر بۆ بەجێ هێشتە و کاتە و ئێستاش پێتان وایە جارێکی دیکە کەرتی غەزە و حەماس بگەڕێتەوە پێش 7 ئۆکتۆبەر لە 2005 بەجێیان هێت چووکەنیان دەویست دەسەڵاتیان هەبێ لەوێ و حکومڕان بن لەوێ و خەڵکی فەلەستینی خۆیان داویست خۆیان بەڕێوە بن و ئیسرائیلیش دراوسەیان بوو و دوای ئەوەی کەم تیرۆریستانە هاتن شەڕ دروست بوو بۆیە هیوا و من و بۆچوونی من وایە کە حەماس بە تەواوی لە ناوە بن و جارێکی دیکە خەڵکی خۆی بڕیار بدا کە چۆن شارەکەی ناوچەکەی غەزە بەڕێوە دەبات بۆیە ئەمە شتێکە کە ئیسرائیل ئەیەوێت نایانەوێت لەوێ بمێنەوە نایانەوێت داگیری بکەن بەڵام ناکرێ ڕێگە بدەن کە ڕێکخراوێکی تیرۆریستی دراوسەی بێت لەوێ بمێنێتەوە و ئیسرائیلیش هەر ئەوەی دەیەوێت کام تیرۆریستانە لە غەزە نەمێنن هێژای سام حتاکەنگی ئەمریکا ئامادەیە بەی هیچ شەرتێک ساڵانە نێزیکی 3 ملیار دلار بە ئیسرائیل بداتن دڵنیانی مەگە بە تەواوی باش لە پرسیارەکە تێگەیشت بوو دەبێژم ئەمریکا حتاکەنگی ئامادەیە قاسی 3 ملیار دلاران بێمەرج بێ شەرت بە ئیسرائیل بداتن ئایا دەم نەهاتیە هەندێک شەرتە دانیتن بە تایبەتیش بوو پێکڤە ژیانە ئول و نەتەوەیان لەسەر ئاخا ئیسرائیلێ و کێشەیەوەیە 100 ساڵی دەگەل فەڵەستینێ دەم نەهاتیە پێداچوونیانجی شەرتە دانیت پێم وابێ ئێستا گفتوگۆیەک هەیە لە ناو خەڵکی لە ئەمریکا و ئەڵێن تا چەندە و چەند ئەم شێوازی هاوکاریە بەردەوام بێ بەڵام ئەمریکا بەردەوام هاوکاری ئیسرائیلی کردو دەیکا وەکو وڵاتێکی دیموکرات لە ناوچەکە وەکو تاکە نەتەوە وڵاتی جوو لەسەر ئەم گۆی زەویە و هۆڵۆکۆستی جوەکانمان هەیە لە سەدەی ڕابردوو و دژە سامی و سیاست و بۆچوونی دژە جوو هەیە بۆیە دەبێ ئەمانە ڕێگیان پێ بدرێت خۆیان بپارێزن بوونیان هەبێ بتوان بەرگری لە خۆیان بکەن بۆیە ئەم هاوکاریەی ئەمریکا بۆ ئیسرائیل بۆ ئەوەیە کە وڵاتێکیان هەیە تاکە وڵاتی جوون بۆی کە بتوانن خۆیان بپارێزن بۆی ئەمریکا پشتیوانیان دەکات هێژای سام براونبانگ بالیوزەیە پێشووتری ئەمریکا بۆ ئازادی ئاینی و ناودەوڵەتی گەلەک سپاس ژێ ئەمریکای لەگەڵمە سپاس بۆیەوە Thank you.